ڕەنگە بۆ ماوەی چەند ڕۆژێک تر تۆزێک نزم بوونەوە بە خۆ بینی جارێک تردا بەزێتەوە بەڵام داهاتووی زێر بەرز بوونەوەی بۆ مسقالێکی زێر 110,000 دینار بەراورد بە ڕۆژی پێنجشەم لێ بۆ تۆ لە نرخەکەی لە زیویش لە هەر کیلۆیەک زیاتر لە $1000 واتە زیاتر لە دەوەرەکە لە کیلۆ زیو بۆتەوە ڕۆژی پێنجشەممە مسقالێکی زێر لە نێو بازاڕی زێڕنگرانی ولێت بە 1,180,000 تاوەکو 1,190,000 و ئێوارەکەی تاوەکو نزیکی 1,200,000 مامەڵی پێوە دەکرا بەڵام ئەمڕۆ بە 1,78,000 دینار مامەڵی پێوە دەکرێت بە هەمان شێوە زیو لە ڕۆژی پێنجشەممە لە ئێوارەکەی تاوەکو 47 وەرەقە و نیو بۆ هەر کیلۆیەک مامەڵی پێوە دەکرا بەڵام ئەمڕۆ نرخی فرۆشتنی لە 36 وەرەقە بۆ 36 وەرەقە و نیوە جا ئێستا هاتوومە تا نێو بازاڕی زێڕنگران دەمەوێت یەکێک لەو زێڕنگرانە کە بە هەمان شێوە کاری فرۆشتنی زیویش دەکات قسەی لەگە بکەم سڵاوت لێبێت دەمەوێت باسی ئەوە بکەین زێر لە ناکاو دابەزی هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە بیان لەگەڵ زیو هەمان هۆکاریان هەیە سەرەتا بەخێر بێن سەر چاوان وەکو گۆڕانکاری نرخی زێر و زیو بەڵێ تقریبان هەردووچیان ئەو کاریگەریان هەبوو لەسەر ئەو تانەی کە دۆناڵد ترامپ ڕۆژی پێنجشەممە ئاراستی هەموو جیهانی کرد ئەگەر بە بەراورد ببگرین لەگەر ئەمڕۆکە بۆ هەر مسقالێک تقریبان 110,000 دینار دابەزیوە لە زیویش بە هەمان شێوە لە هەر چیلۆیەک $1,200 تقریبان دابەزنی بەخۆی بیتەوە ئەوەش تەسیرێک یەکجار زۆری لە بازار کردووە بەڕاستی یعنی ئێستا خەڵکەکە دووتڵە نازانی نەبی کرێ نەبی فرۆشی باشە دەمێت پێم بڵێ ئێستا ینی ئەوەی ئێوە بیری لێ دەکەن و یاخود پێشبینی دەکەن نرخی زێر و زیو ئەرەوە بەردەوام دەبێت لە دابەزین یاخود گۆڕانکاری ڕەنگە بۆ چەند ڕۆژێکی تر یاخود ئەمە بە شێوێکی زانستیانە قسە بکەین بۆ ئەمڕۆ بەیانی بۆرسەی جیهانی داخراوە ڕۆژی دووشەممە دەکرێتەوە ڕەنگە بۆ ماوەی چەند ڕۆژێک تر تۆزێک نزم بوونەوە بە خۆ بینی جارێک تردا بەزێتەوە بەڵام داهاتووی زێر بەرز بوونەوەی زێر داهاتووی هەرگیز نزمبوونەوە دڵنیات دەکەمەوە داهاتووی زێر بەرز بوونەوەی بەڵام کاتی دەوێت باشە باسی زیو بکەین ڕۆژی پێنجشەم سەردانی ئێرەم کرد قەرەباڵغێکی زۆر هەبوو تەنانەت لە هەندێک شوێن بازەوە دەکرا زیو دەست ناکەوێت ئەمە چی بەسەر دێت زیو ئەگەر بە شێوەیەکی گشتی باس بکەم من زیو ڕۆژی پێنجشەممە بە $4,800 فرۆشاوە لێرانە بۆ ئەمڕۆ بە $3,600 کەواتە یان جیاوازیەکە $12,200 کەوا زۆر زۆرە بۆ ئەمڕۆکە دابەزینەکەی بەڕاستی بەڵام دڵنیاش دەکەمەوە جارێکتر خەڵکانێک ئەگە کڕیتیان باپەلە نەکەن لە فرۆشتنەوەی هەم لە زێر و هەم لە زیو ئەم دابەزینە ناڵێم کاتیە بەس یعنی لەوانەیە مدەچی کەم یاخود بە ماوەی 15 ڕۆژ بۆ 20 ڕۆژ بۆ مانگێک ئەو بەردەوامبوونی ئەو دابەزینە هەبی بەڵام لە داهاتوو دڵنیاتان دەکەمەوە بە زێر هیچ گومان لە سدانی هەردەستێتەوە دووبارە ڕەنگە زۆر زیاتریش لەو کات لە چکەگەمان ڕۆژی پێنجشەم بە 1,190,000 دینار لێر دەمان فرۆشت بە 1,200,000 نەبوو باوەڕتەبی نەبوو ئێمە دەچین لای جملەتی بە 1,200,000 دەستمان نەدەکەوت ینی خەڵکان داتنیریان دەویست بە 1,110,000 دینار دانویست نەبوو لە بازار ئەمڕۆ کاگەر جیاوازێکی بکەین فەرقەکەی 1,000,000 تقریبا 30,000 بۆ 28,000 دینارە ینی 128,000 دینار دابەزیوە لە هەر مسقالێک ینی کەواتە جیاوازەکە زۆرە ئەو شێوە بەرزبوونەوە ئەو شێوە نزمبوونەوە خۆی شتێدایە ناکرێت بۆ شێوە بە لە ڕۆژێک لە نیو سعات 700 ئۆنسە بۆ 600 ئۆنسە دابەزی ئەوە شتەشی مەحاڵە